بسم الله الرحمن الرحیم. بە بۆنەی هاتنەوەی جەژنی ڕەمەزان مامۆستا عەلی باپیر پەیامێک ئاراستەی خەڵک و جەماوەر و حکومڕانانی هەرێم دەکات کە ئەمە دەقەکەیەتی. بسم الله الرحمن الرحیم. ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. جەماوەری مسلمانی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمیش. السلام علیکم و رحمة الله وبركاته. بە بۆنەی هاتنەوەی جەژنی مانگی ڕەمەزانی پڕپیت و بەپێزەوە پیرۆزبایی لە هەمولایەکتان دەکەم و لە خوای میهرەبان داواکارم خواپەرستی و چاکەکاری هەموانی بە باشترین شێوە وەرگرت بێ و لە هەڵە و پەڵە و کەم و کوڕیەکانمانی بردبێ. بێگومان ژیانی دنیای هەر کامێکمان تاکە دەرفەتێکە لە بەردەمماندا بۆ ئیسپاتی بەنداتیمان بۆ خوا، ئەو ئامانج و حکمەتەی کە خوا جن و مرۆڤی تەنها بۆ وی هێناونەتی. وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. اینجا مانگی ڕەمەزانی شوێزگەیەکی یەکجار گرنگ و بایەخدارە لە ژیانماندا کە ساڵانە دووبارە دەبێتەوە و هەر کەس لەو وێزگەیە بەهرەمەند بێ بۆ بەخۆداچوونەوە و لەخوا نێزیک بوونەوە بەهۆی خۆ پاک و چاکردن تەزکیەتن نەفسەوە. ئەوە نیشانەی عاقڵمەندی و بەختەوەریەتی. قد ئەفلح من تەزەکا وذەکەر اسم ربه فصلى. ئاشکراشە ئێمە لە هەرێمی کوردستان و عێراق و سەرجەم بەشەکانی کوردستان و وڵاتانی دراوسێ و دەوروبەریشماندا لە بارودۆخێکی سەخت و دژواردا ئەم جەژنە دەکەین، چونکە لەگەڵ گەلێک قەیران و کێشەی جۆرا و جۆردا دەستەویەخەین کە بەشێکیان دەرهاویشتەی پەتای کۆرۆنان و زۆر بەشیان قوڵ و ڕیشەدار و لە مێژینەن و بەم بۆنەیەشەوە دوای جەژنە پیرۆزە لێکردن ڕوودەکەمە حکومڕان و بەرپرسانی هەرێم و دەڵێم: یەکەم، پێویستە هەرچی زووترە هەنگاو بنێن و هیممەت بخەنە گەڕ بۆ جێڕانەوەی شکۆ و ئیعتیبار بۆ دامەزراوەکانی هەرێم بە جۆرێک کە خەڵک و جەماوەر متمانەی پێیان هەبێ و بەهی خۆیانی بزانێ، نەک بەهی حەزب و شەخص و گرۆپ کە بێگومان دامەزراوە و دام و دەستگاکانی هەرێمەکەمان نیشانەی پرسیاری زۆریان کەوتۆتە سەر و لەکەدار کراون. خاڵی دووەم چی دیکە لە کەوڵ و قاوغی تەسکی حەزبی و شەخسی و بەرژەوەندیە بچووک و تایبەتیەکاندا خۆتان قەتیس مەکەن و وەرنە ناو بازنەی فراوانی دەوڵەتداری و خزمەتی کۆمەڵگە بەگشتی و دڵنیابن ئامڕازی حکومڕانی سینگ فراوانیە، بۆیە هەرگیز بەبێ عەقڵی گەورە و دڵی فراوان حکومڕانێکی سەرکەوتوو ناکرێت. خاڵی سێم، ئەگەر دەتانەوێ ڕەخنەی حەقتان لێ نەگیرێ، ئەگەر نا هیچ کەس لە ڕەخنە و گلەی ناحەق سەلامەت نابێ، پێویستە عەیب و کەم و کوڕیەکانتان چارەسەر بکەن، ئەگەر نا بێگومان خەڵک هەتا عەقڵ و ویجدانیان زیندوو بن لە بەرامبەر ستەم و قۆڕەخکاری و گەندەڵی و قڕی و پڕی و چیناتیدا کە لەم ڕۆژگارە لە هەرێمەکەماندا یەکجار زەقا بێدەنگ نابن. با هیچ بەرپرسێکیش پەیوانە بێت، چونکە خۆی و دەوروبەری تێر و پڕن و بارودۆخەکان بە کەیفەیە. دنیا شامی شەریفە. تکای دڵسۆزانەتان لێ دەکەم لە بورجە ئاجیەکانتان وەرنە خوارێ و بستنە ناو خەڵک و جەماوەر، تاکو بە چاوی سەرتان حاڵ و باڵی شپرزە و مەینەتباری زۆر کەس ببینن، نەک دەوروبەری سوودوەرگر بەڕاپۆرت و زانیاری ناڕاست چاواشەتان بکەن و ڕەشتان بە سپینیشان بدەن و دڵنیاشم ئەم بارودۆخە بەم شێوەیە بەردەوام نابێت. خاڵی چوارەم، لە کۆتاییدا دەڵم جەژن دەرفەتێکە بۆ ئاشتەوایی و تەبایی و نێشتنی تەمومژی نێوانمان، بۆیە با حکومڕان و دەسەڵاتدارانی هەرێم ئەم دەرفەتە بخۆزنەوە بۆ ئاشتەوایی لەگەڵ جەماوەری پەست و بێزاردا و خەمێکی جددی لە ژیان و گوزەرانی خەڵک بەگشتی و بەتایبەت چینی هەژار و نەدار بخۆن و گوێیان سوک بێ بۆ بیستنی دەنگی ئاخ و ناڵە و ناسۆریان و بەرەو بێئومێدی و بێزاری زیاتریان نەبن، چونکە بێگومان هەموومان زیانی گەورەی لێ دەکەین. لە خوای پەروەردگار و بەخشەر داواکارم دەروی خێری خێرا بکاتەوە لە کۆی مرۆڤاتی بەگشتی مسلمانان بەتایبەتی و بەتایبەتی تر خەڵکی عێراق و هەرێمی کوردستان. دووبارە جەژنی هەمولایەک مبارەک و تەمەنتان پڕبەرەکەت و هەر شاد و سەرفراز بن. عەلی باپیر 30 ڕەمەزانی 1441 کۆچی بەرامبەر بە 23/5/2020 زاینی.